سڵاوتان لێبێ ئەو قوتابیانەی ئەو خانەوادانەی کە منداڵێکیان هەیە لە ئامادەی 10 و 12 بە تایبەتی پۆلی 12 پێویستە سەیری ئەم ڤیدیۆیە بکەن، یعنی مەرجە بۆ ئەوەی بزانن بۆی ڕۆشنبیر بن لە بواری پەروەردە پێویستە بینەر و بیسەری ئەم ڤیدیۆ بن. بۆ یەتکایە بینێرە بۆ زۆرترین هاوڕێت بۆ خزم و دۆستان بۆ ئەوانەی کە منداڵێکیانێ لە ئامادەیی یانیش ئەگەر خۆت قوتابی ئامادەی تکایە تا کۆتای زۆر بە جوانی گوێبیست و گوێگیری ئەم ڤیدیۆ بە بۆ ئەوەی ئەو هەڵانەی کە ئێمە و زۆربەی هەرە زۆری قوتابیان لە کوردستان بەعام ئەیکەن تۆی ئازیزیش نەیکەی ئەزمموی لێوەرگری و هەڵ نەخەڵەتێنرێیت. سڵاوتان لێبێ ئازیزان. لەم ڤیدیۆیە پێم خۆشە باسی بنەماکانی سەرکەوتنتان بۆ بکەم لە قوتابخانە بەگشتی لە زانکۆش ئەتوانین ئەمە بەکاربێنین، چکە من خۆم ئێستش ئەمە بەکارهێنم لە زانکۆ. بزانین طبعا من لەم کۆمنتەوە بەڕاستی حەزم کرد بابەتێک ئامادە بکەم لەسەر بنەماکانی سەرکەوتن لە قوتابخانە. ئەمە لە یوتیوب یەکێک لەو بەڕێزانەی کە بینەری ڤیدیۆکانی منە نامەیەکی ناردووە گوایە قوتابی پۆلی 12ەیە، خۆتانتوان لە یوتیوب بینەری کۆمنتەکە من بە تەواوی. پۆلی 12ەیە ساڵانی پێشتر هەموو معدەلی 95 بەرەو سەرەوە بووە، بەڵام ئەو ساڵ کە هاوین خولم کرد و لە مەکتەبی ئەهلیش بووم دوو مامۆستای تایبەتیشی هەبووە، بەڵام 3 دەرس کەوتووم، دەرەجەکانیشم زۆر خراپن. یعنی بەڕاستی ئەمە پاڵنەری من بوو، هاندەرم بوو بۆی ئەم ڤیدیۆیە بکەم، بۆی بەڕاستی قوتابی و منداڵ و خێزانی کوردی لەو جەهالەتە دەربێنین کە تێی کەوتوون. ئێمە من وەکو قوتابی دەروونزانی و پێشتریش کە ئەندازایی تەلارسازیم تەواو کردووە و طبعا پۆلی 12 بڕیوە، خۆشبەختانە نمرەم خراپ نەبووە، باش بووم. ئەزمموی خۆم و ئەزمموی هاوڕێیانم و ئەوەی کە لە بواری دەروونزانی پەروەردەیی خوێندومانە حەزەکەم ئەم شەو لە ڤیدیۆیەکە بە کورت و پوختی پێشکەشیەوەی بەڕێزی بکەم و بەڕاستی ئەبێ ئەم شەو تۆ دوای بینینی ئەم ڤیدیۆیە من دڵنیام زۆر لە قەنەعەتەکانتە گۆڕێ. باشە بزانین سەرکەوتنی مرۆڤ بە گوێرەی زانستی دەرونی پەیوەندی بە چێوە هەیە. ئەنتۆنی ڕۆبینز ئەڵێ، تاوانە ئەمە قسەی ئەنتۆنی ڕۆبینز نییە، بەڵام ئەو ئەیڵێ باشە زانستە، ئەڵێ 180 هەموو پرۆسەیەکی سەرکەوتن پەیوەندی بە خودی خۆتەوە هەیە. تەمان بۆ کەسێکی پێگەیشتوو، یعنی وەکو ئێوە کە دانیشتو سەریم ڤیدیۆی منەکەن سەر و ئاوا تقریبا یعنی 17 و 18 لەو دەوروبەرات بە تایبەتی پۆلی 12 کە پەیوەندی بە زیاتر یعنی گەشاکە لە ڕووی عەقلیەوە و پێگا خۆی ئەناسێ، بۆیە خۆی قەراراتی خۆی زۆربەی قەرارات ئەلحەمدولایە ئێستا لە کوردستانە وایە، ینی بەعام قەراراتی ینی بچووک نە قەراراتی گەورە. من کێشەم لەگەڵەوە شایە ملەتی کورد هەموویەوێ مناڵەکەی سەد بێنێ بۆی بچێتە طوبعام. یەک دنیا دکتۆرمانەیە بەڵام بەشێکیان فاشلن بەس بزنسەکەن بەداخەوە. ینی سەیدەلیانیمان هەیە 97 تێناوە چۆ بۆ ئێستا سەیدەلیەی داناوە بۆ بە فرۆشیاری هەبوو دەرمانیانی لەگەڵ دوکاندارێکی هەر دوکاندارێکی لەگەڵ ڕێزمانی مەبەستم خراپ مەبینن، بەس مەبەستم سەیدەلانیشی زۆر گەورەترە لەوەی دانیشە هەبووی حەب فرۆشێ. بەرحاڵ بابێمە سەر ئەسلی مەسەلەکە. لە هەندێک قەراراتی وردی بچووکە منداڵی کورد خۆشبەختانە بڕیار بەدەستی خۆیەتی. اینجا ینی 180 سەرکەوتنی تۆ وەکو قوتابی وەکو خوێندکار پەیوەندی بە خۆتەوە هەیە، 120 تەنها پەیوەندی بە ژینگەوە هەیە. لەبەرەوەی بواری پەروەردەی بواری باسی دەرونیەکەین، باسی پەروەردەیەکەین، 110 پەیوەندی بە مامۆستاوە هەیە، 110 پەیوەندی بە ژینگەوە هەیە. گەورەترین گەوجاندن، گەورەترین خاڵی سلبی لە کوردستانە ئەوەیە خێزانەکانمان منداڵەکانمان وا ڕاهێناوە تەواوی تەرکیزیان تەنها لەسەر مامۆستا بێ، یعنی 90 مامۆستایە 100 تری تر خۆشە نازان چییە. ئەگەر باش بێ مامۆستان باشە خراپم مامۆستام خراپە، تەواو باش بێ مەکتەبەکەی باشە خراپێ مەکتەبەکەی خراپە. یعنی هەمیشە فێریان کردوین کە ماسییان پێداوین، فێریان نەکردوین ماسی خۆمان بیگرین و فێری مەهاراتەکان بین، لە هاتوویەکان بین. بۆیە
یەکەم شت ئەمە لە مێشکتا بسڕەوە کە سەرکەوتنی تۆ پەیوەندی بە مامۆستاوە هەبێت نەخێر تەنها 10 بۆ 120 پەیوەندی بە مامۆستا و ژینگە و قوتابخانەوە هەیە 180 پەیوەندی بە خودی خۆتەوەی وایە ژینگە تەسیری هەیە وایە ژینگەی باش تەسیری هەیە بە هەمان شێوە ژینگەی خراپیش تەسیری هەیە بەڵام ئەگەر مرۆڤ ئێستا باسی لایەنە دەرونیەکە ئەەکەم باسی خۆت ئەەکەم ئەگەر مرۆڤ ئەو سێ چوار لایەنەی تەواو بێ بێگومان ئەم تەسیر لەسەر لایەنە نەرێنیەکەکە نەک بە پێچەوانەوە اینجا بابزانی چۆن بەڕێزان کە من ئەڵێم خۆت خودی تۆ بنیادنەر و دروستکەری ئێستا و داهاتووی خۆتی و 180 پرۆسەی سەرکەوتنە لە پۆلی 12 نمرەهێنان و نەهێنانت لە پۆلی 12 پەیوەندی بە خۆتەوە هەیە لەبەر ئەم سێ خاڵەیە کە ئەڵێم خۆت پەیوەندی بەمەوە یەکەم ئامادەکاری لایانی دەرونی دووەم ئامادەکاری لایانی عەقلی سێم ئامادەکاری لایانی جستەیی بەداخەوە ئەو ڕخنم لە پەیمانگا و لە مەکتەبە ئەهلیەکانی شێ تا چەندێک ئەوان گرنگیان بە ئامادەکاری دەرونی داوە ئەسڵەن پێیان عیب بە دەروزانێک بێنن لەوێداینەڵە با بە خۆت تەلەبەکانی ئێمە شێدین بەڵێ زۆرترین گرفتی دەرونی لە ناو میلەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و بزداد لە ناو ئێمایە چکەی ملەتێکی چەپێنراوین ملەتێکی دەست بە سەراگیراوین هەمیشە هەست بە کەمی خۆمانەکەین جا ناتوانەوە بابە کۆمەڵایەتێ من لە ڕوە پەروەردەکەی قساکەم ئامادەکاری عەقلی تا چەندێک تۆ ئامادەکاری عەقلیت کردووە بۆ خۆت ئێستا باسی یەکەم مەبەستم چییە ئامادەکاری جەستەیی ئەخۆ ئێستا لەوانێت تۆ بڵێ باشە جەستە چ ڕەبتی مەوزوعەکەوە زۆر ڕەبتی بە بابەتەکەوە زۆر جا بەردەوام بینەر بن بۆی بزانن چ ڕەبتێکی هەیە کە ئەڵێم ئامادەکاری دەرونی بەڕێزانی یەکەم شت ئەوانەی کە لە دەروزانی شارەزان یان دەروزانیان خوێندووە ئەزانن کە مەبەستم لێی هەبوونی پاڵنەرە یەکەم شت ئەبێت تۆ بزانی بۆ ئەخوێنی گرفتەکە ئەوەیە ئێمە مناڵەکانمان فێرەکەین لەبەر پاڵنەری دەرەکی بخوێنن پارە معاشەکەی باشە ژەکەی باشە ڕۆڵە گیان بڕۆ بخوێنە لەو بەشە دوایی مهندسێکی فاشل دەرەچێت دوایی دکتۆرێکی فاشلمان بە دەرەچێت وەکو ئەو هەموو دکتۆرە بەڕێزەی لەگەڵ ڕێزمایی بینن هەنی بە پەنجەی دەست ئەژمێردن کەسە زۆ باشەکان چکە خۆیان توانەکانن تیا باش بووە پاڵنەری تۆ حتا ئەگەر حەزیشت لە بەشێکی بەرز بێ ئایا ئەو حەزەی تۆ دروستکراوە یان هیچ ڕاستەقینی خۆتە ئایا پڕ بەدڵی تۆ خۆت حەزت لێیە یان نا یان لەبەر خاتریەوەی وڵی پارێکی زۆر من زۆر تەلەبە هەبوو هاتوو تەلام تۆ مامۆستا من دایک و باوکم پارێکی زۆریان سەرف کردو لە منە بڕوا بکە قەرزیان کردو منیان بردوتە مەکتەبی ئەهلی گوناحە 95 کەمتر بێنم بۆی دڵیان خۆشکەم بۆ 3 ساعات 4 ساعت کاکە بڵێ 3 هەفتە دڵی دایک و باوک خۆشەکەی بەڵام 50 ساڵی ژیان لەولاوە هەم خۆت تێکەدەی هەمە بیتە گرفت و بارگرانی بەسەر ئەم میلەتە داماوە کەس نازانێت لەکوێ دادنێ خۆشت ئیشت دەست ناکەوێت و مرۆڤێکی فاشل دەرەچێ و کەس ئایا پاڵنەری ئەساسی تۆ چییە 50 جۆر مامۆستای فیزیا و بیرکاری و کیمیای باشت هەبێ پاڵنەری ناوخۆیی بە قووتت نەبێ بڕوات بە ئامانجەکانت نەبێ بڕوات بە ئیمانت بە هەدەفەکانی خۆت نەبێ ئیمانت بە توانای خۆت نەبێ لە کۆتاییە هەر بەڕێیەکی نمرەش بێنی لە زانکۆ تووشی گرفتەبی سار دەبیتەوە بێتاقەتەبی خواخواتە زوو لە کۆڵت بێتەوە نەجاتت بێت کەواتە تۆ کە ئەو بوارە بەجێڵی تەواویەکەی ئەچی ئەبی بە مۆزەف لەو بوارە ئەبیتە کەسێک ئەبێتە کەسێکی فاشل نابێتە کەسێک کە خزمەت بە وڵاتکە بەرهەم اینجا مشکلەکەی ئێمە لە وڵاتە ئەوەی ئەوەندەی گرنگی بەوە دەین کە خەڵک چی پێ باشە ئەوەندە گرنگی بەوە ناکەین نادەین کە خۆمان چیمان پێ باشە یان زانست چیمان پێ ئەڵێ عیلم چیمان پێڵێ ڤیدیۆیەکی گەورە گران بەسەرۆکە کە پێویستە قوتابی تاقیکردنەوەی وەرزی دووەم کە بە زانستی فول زانستی بە گوێرەی تیۆر قسەم کردو تیۆری زانستی پەروەردەی ئەی سەلمێنم کە ئەبێ بوا بێ تەلەبە هەیە هێشتا هەرەڵێ نا ئیمتحان ناکەم و دەڕۆژەم لێ دەڕوە ئەها سیکانی ئێمە ملەتێکین ئەکەوینە دوای ئەوەی کە عام چی پێ باشە ئەترسین جیاواز بین ترسمانەیە زیڕەمان کردووە نەک ئەوەی کە من چیم پێ باشە یانەوەی کە کەسێکی شارەزا لەو بوارە چی پێ باشە و سپۆڕێک لەو بوارە چی پێ باشە کەواتە ئایا تۆ بە هەتان بەیانی مەکتەبێکی باش دەبێت بەس پاڵنەرەکەت زەعیف بێ لە ناوەوە پاڵنەرەکەت لە منداڵیەوە فێریان کردوی بۆ پاڵنەری دەرەکی و بۆ پارە و بۆ چەپڵە و بۆ دەستخۆشی و بۆ ئەوەی مقابل هێک بکری ینی هیوایە بەس لەبەرەوەی
مقابلە بکرێت لە تەلەڤیزیۆنەکە بڵێ ئافرم چۆن دەرەجێکی بەرزدێنا حەزەکە بێ بە یەکەمی کوردستان خەمە کارە ساتێ من لەبەر خاتری ڕقم و لەبەر خاتری هەدەفی دەرەکیمان ئەمانەوێت نمرە بێنین و پلەیەکی بەرز بەدەست بێنین نەک لەبەر خاتری ئەخلاقیاتی ئیشەکە لەبەر خاتری خودی خزمەتکردنی مرۆڤ کورد و خۆمان بەداخەوە باش کەواتە ئەمە پێویستی بە پسپۆڕێکی دەرونی پەروەردەییە کە منداڵەکانمان فێرکە پاڵنەریان هەبێت ئامانجیان هەبێت هیوایان هەبێت خاڵی دووەم بریتە لە ڕووی ئامادەکاری دەرونی مەبەستم زانینی گرفتە کەسیەکان ئایا تۆ کەسێکی زۆر ڕاڕای ئایا نەئارامی دەرونیت هەیە قەلەقیت هەیە شڵەژانت هەیە شەرمت هەیە با تۆ لە باشترین لای ما باشترین مامۆستابی با تۆ لای بزەخمترین مەکتەبی لە عێراقا لە ڕۆژهەڵات ناوەڕاستە بشڵەژەی ڕاڕابی لە ڕووی دەرونیەوە گرفتێک دەبێ زەبری دەرونیت هەبێ شەرمت هەبێ چۆن فێرەبی چۆن نمرەهێنی بشڵەژەی دەست بلەرزێ لە کاتی امتحانە معلوماتت بیر بچێتەوە مامۆستا چی بکە مەکتەبی باش چی بکە ئەمە ئیشی دەرونزانە ڕۆحەکەم ئەزیزم ئەمە ئیشی پسپۆڕێکی دەرونیە لە مەکتەبەکانە ئەبێ ئیشی ئەم ڕێنمایی کاری دەرونیانە ئەوە نییە کە لەسەر سبوخ و لەسەر گوارە و لەسەر ملوانکە و لەسەر کۆمەڵەشتی تر مناڵ بنێرێتەوە ماڵەوە ئیشیان ئەوەیە کە خزمەتیان کە ئیشانەوەیە کە یارمەتیاندا ئیشانەوەیە کە ئەگەر هەشیان بێ بانگیان کە بە قسەیەکی خۆشتی بگەێنێ کە بە هەڵەیە نەک بەداخەوە بەشێک لە پسپۆڕانی ئێمە خەریکی دروستکردنی کێشەی زیاترین لەوەی چارەسەریکەن بارحاڵ ناچمەوە باب لەگەڵ ڕێزمە تەبان هەندێکی کەمیان وان کەواتە ئایا تۆ ئەسڵەن هی وامانەیە خۆی گرفتی تریە ڕەحەکە تەلەبەی وامانەیە کاکی گیان خۆی گەورە ئایکیوەکەی نزم داناوە تەوا ئەبێ بە گوێرەی توانای خۆی پاڵنەری هەبێت ئەبێ پسپۆرە دەرونیەکە پێی بڵێ دابنیشێت لەگەڵ یا ڕۆحەکەم چاوەکەم ئەزیزم خۆی گەورە توی دروست کرد لەم بوارێ ئەسڵەن من لە دەورەی قوتابی سەرکەوتوو SSP SSC یەکەم محازەڕەم باسی پاڵنەری تەلەباکەم و بە گوێرەی مەڵتیپڵ ئینتەلیجەنسی هواردنگارنەری ئەمریکی پێیان ئەڵێم کە تۆ لە چیا باشی ئامانجەکەت هەدەفەکەت پاڵنەرەکەت چییە بڕوات بە چی هەیە لە ناوخۆتە ئایا تۆ لەو شتەی کە باشی حەزیشت لێ یان حەزت لە شتێکە بەڵام لە شتێک ترا باشی ئەمە قەلەقی دروستەکە سترێس دروستەکە ناڕەحەتی دروستەکە باشە جا ئەمە پەیوەدی بەلایەن دەرونیەوە زۆر ناچمە ناو تەفاسیل بەڕاستی چکە ئەمە بە کورتی تێتان گێنم خاڵی سێم بیرکردنەوەی نەرێنی و ئەرێنی ئایا تۆ مرۆڤێکی ئەرێنی بیرەکەیتەوە یان نەرێنی بیرەکەیتەوە زۆر تەسیری هەیە بڕواتانە بێ بەڕێزان ینی ئەوانی کە لە دەروزانی ئەخوێنن یان زیرێکی خودی کەسیان ئینتراپێرسۆناڵیتیان بەرزانی کەسی لە خۆیان تێگەن و لە کەسانی تریش تێگەن باش لەم قسەی من تێگەن نەرێنی بی هەچی مامۆساتە پێرفێکت بێ دەرەجەش بێنی لە مستەقبەلا نابیتە کەسێکی ئەوەی کەسی ینی ئیندپندنس ینی کەسێک بی کە خۆت بەڕێوەبەری بۆیە ئەمە با هەب باشترین مامۆسای بیرکاری تێبێت نەرێنی بی دایمە خەریکی پرتەوە بۆڵە بی تخواوەکەی وەزع وڵی زۆرەوەی و زۆر نازانم چی تااقتم نییە ئەو تخواوە مامۆسا بوو وڵی زۆری گوت وڵی تااقتمان نەماوە فرسەکەی لێ بردین ئەمە هەمیشە نێرێنی بوون 175 خانەکانی جستەمان دایمە معارەزن بۆ تێکشکانی نفسی باسم کردو لە ڤیددیوەکم هەر لە یوتیوب سی بینەری بن باسی دکتۆر ماسۆرۆکەم تیۆریەکەی دکتۆر ماسۆرۆ باشە بینەری بن بزانن ئەرێنی و نەرەی چ تەسیرێکی گەورەی هەیە کەواتە ئایا تۆ تا چەندێک ئامادەکاری ئەم سێ خاڵەت کردووە لە ڕووی دەرونیەوە بۆی بزانن کە 180 پرۆسەکە پەیوەندی بەخۆتەوە هەیە نەک مامۆستا و پەیمانگا و خاڵی چوارەم توانای خۆ گونجاندن ئایا تۆ تا چەندێک ئەتوانی خۆت لەگەڵ ژینگەیە بگونجێنی یەکێک لە بنەماکانی مرۆڤی تەندروست لە ڕووی دەرونیەوە ئەوەیە کە خۆی ئەگونجێنێ لەگەڵ بارودۆخی نوێیە ئایا تۆ ئەم توانایەت هەیە یان پێویست بە پسپۆڕێکی نەفسی و پەروەردەیی یارمەتیتدا بتگونجێنێ لەگەڵ بارودۆخی قورسی پۆلی 12 چکە بەڕاستی پۆلی 12 بڵێتون ئامادەی بەعام 12 بە تایبەتی هەموو ڕۆژێک کویزێک تێ ئیمتیحانێک تێ ئیمتیحان و کویز و واجبی بیرکاریش تێ مەسەلەن تۆ خۆتە گونجێنی ئەتوانی خۆت بگونجێنی یا کەسێکی شڵەژاوی کاکە هیوا هەیە PTSD هەیە عیب نییە هیوا هەیە ADHD هەیە کاکە هیوا ADHD هەیە ینی ئەمە عیب نییە ئەمە بێ مامۆسای بیرکاری چی بکات لەمە
مامۆسای فیزیا چی بکات لەمە مامۆسای ئەحیا و مێژوو چی بکات لەمە ئەمە بێ پسپۆرێکی نەفسی لەگەڵ بێ یارمەتی بدا ئەزیزم وەرە تۆ ADHD هەیە چاوەکەم وەرە بە یارمەتیت بم هیوایە نەخۆشی ینی نارسیسستیک پرسۆنالیتی دیسۆردەری هەیە ئەوە نەخۆ بەزلزانە پێ عیبەش پێ شەرمە سەر لە مامۆسا بکات دوو کەس فێر نابن ئەوانەی کە شەرمەکەن فێر نابن ئەوانەی کە شەرمەکەن ئەوانەی کە لوودبەرزن ئەوانەی کە عادەتەن نارسیسستیک پرسۆنالیتی دیسۆردەریان هەیە NPD ئەوانە خۆیان بە می مەزامن چۆن پرسیارکەم ئەیزانم ها لەسەر زین کات ئەمە پەیوەندی بە دوور ئەبێ ئەم مامۆسایەکی دەرونی هەبێ وەرە ئەزیزم تۆ ئەم خەلەت هەیە وەرە باچایەکین بێکەوە یارمەتی بدا باشە ئامادەکاری لە ڕووی عەقلیەوە یعنی با من نمونەیەکتان بۆ بێنمەوە لەسەر ئامادەکاری چەند جار بووە مەسەل من خۆم زۆرم لاتەوە تەنکیەک ویستومە وام زانیوە هینی تایە نەوتی تایە بە زەخت ئەوم کردووە سووک بووە یان کەوتوم یان هەستم بە ناڕەحەتێکی زۆر کردو ینی باڵاتم تێکچوو یان بە پێچوانە جاری وایە بە شتێک بە سووک لێ هەڵێگری بەڵام قورسە یەکسەر لەوانەیە هەندێک جار ماسوولکەکانی پشت حاڵت دەمارم وەرگەڕاوە ئاگدار بەگەر ئامادەکاری عەقلی نەکەی بۆ هەر کارێک کە شتێکی فیزیکی سادەیە ئاگدار بە تووشی گرفتە بی تووشی ئازارە بی بە هەمان شێوەش لە ڕووی دەرونیەوە لە پەروەردەش وایە ئامادەکاری عەقلیت کردووە بزانم مەبەستم چێ لە ئامادەکاری عەقلی یەکەم توانای تەرکیز و سەرنجدان ئایا تۆ تەرکیزت تا چەندێکە توانین سعی بکەی ئێستا من خۆم شخصی خۆم 40 دقە ئەو پەڕی 45 دقە زیاتر ناتوانم ئەبێ ئیسراحەتێ بکەم وەرزشێ بکەم بڕۆم شتێک بخۆمەوە اینجا دێمەوە سعیەکەم دیسان تۆ توانات چەنە بەعام ئەوەی کە من سەرنجم داوە یان تقریبا 7 ساڵ لەو بارەی شەکەم قوتابی کورد بەعام باسەکەم هەر ئەو پەڕی 20 دقە 15 دقە دوای تەرکیزی زوو ئەڕوا هیوا هەیە کەمتریش هیوا هەیە ئەڵێ 3 ساعت من سعیەکەم 3 ساعت تەنها 20 دقە یەکەم 30 دقە یەکەم استفادە دەکرێت ئەوی تری هەمووی دوای لە ئیمتحاناتە باجەکەی دێ هەموو معلوماتەکان لێ تێکەچ عزیز کاتە خاڵ یەکەم تۆ ئەبێت تەمرین کە بێ فێربی دەورات بکەیت دەورات دەبێت دەورەی بکەیت کە چۆن تەرکیزت باشەکەی عزیزم هیچ عیب نییە چۆن دەوری فیزیاکەی بێت دەورەیەکی چۆن مێشکت چاکەکەی چکە باشتری مامۆسای فیزیات بیرکاری مێژووت هەبێ ئەحیات هەبێ ئەگەر تەرکیزت باش نەبێ ناتوانین تەرکیزکەیتە سەر مامۆستا قسەکانی نووسینەکانی تێبینیەکانی و لە بیر دەچێتەوە خاڵێکی تر توانای لەبەرکردن و بەیادهێنانەوە کە ئەسڵی مەسەلەکەیە long term memories short term memories چۆن معلوماتەکان لە یادگەی هەنووکەی و کورت و ماوە درێژ هێڵیتەوە چۆن وەبیری خۆت یێنێ لە ڕێگەی کۆمەڵی کۆدی تایبەتی کە پەیوەندی بە پەروەردەوە هەیە چۆن بابەت لە بەرەکەی ینی با باشترین مامۆستا دەبێت بەس تۆ نەزانین چۆن معلومات لە بەرکەی ئەی بەداخەوە لە بەروی مامۆستا ئێستا جیاوازی ئێمە پرۆژەیەکمانێ جیاوازی ئەم پرۆژەیەمە لەگەڵ هەموو پرۆژەکانی تر چییە ئێمە فێریشانەکەین چۆن لە بەریکەن یعنی پێشیان لە بەرەکەین لە لای خۆمانە خاڵی سەرکەوتنی یەک ئەو مەکتەبەی کە ئەمساڵ من لە ڕووی پەروەردەی و دەرونیەوە سەرپەرشتیمە کرد خاڵی جەوهەری سەرکەوتنی ئەو مەکتەبە بریتی بوو لەوەی کە تەلەبەکانمان لە سەرەتاوە فێر کرد چۆن شت لەبەرکە ئەبێ فێرمانکەن کە چۆن ماسی بگرین نەک هەر بەماندنێ بیخۆی ئەمە پەیوەندی بە مامۆساوە نیە پەیوەندی بە تۆ هەیە ڕاحەکەم 180کەیە کە ئەڵێم پەیوەندی 180 سەرکەوتنی تۆ خۆتی ئەمە یەکێک لە خاڵە ئەساسیەکانە ئایا اینجا پێشەوەی بچمە خاڵی سێم ئایا تۆ لە کاتی سترێس و قەلەقیە کاتە قەلەقی ئەدریناڵین سەرگورچیلە کە هۆرمۆنی سترێس دەرەدا سیستەمی لیمبیک خاو ئەبێتەوە بە چی معلومات دێنیتەوە کە هەردوو ئەژنۆت شکاوە کاڵم شاوە بەسمانی لە ترسا کە فۆبیات هەیە بەرامبەر ئیمتیحان بە مناڵی جارێک دووجار لێیان داوی لەسەر ئیمتیحان دەرەجەت باش نەبووە یان مەسەلەن خوانە خواسان سوکاتێکی پێکراوە ئەو مناڵە تووشی زەربەیەکی گرەیەکی دەرونی بوو ئەترسێ لێ تاقیکردنەوە یان تەلەبە پێشەوەی بچێتە پۆل براپۆڵی 12 ئەم ساڵ تۆ زیڕەی پێیەکەن داماوە ئەمە خەلەلەکەت دەرونیە بابگیان هیچ ڕەبتی بە مەکتەبەوە نییە هیچ ڕەبتی مامۆستا و مەکتەبی ئەهلیەکەتەوە نییە یان مەکتەبی باشەوە نییە پەیوەندی بە لانی دەرونی خۆتەوە هەیە اینجا ئەمە تەسیری هەیە لەسەر یادگە بەڕێزان خاڵی سێم توانای وردبوونەوە لە بابەتەکان ئایا تو گرفتت هەیە لە وردبوونەوە یان ناوە من ئێستا یەک تەلەبەکانی خۆمان لە مەکتەب ئەزانم کامیان خەلەلی لە چی هەیە بابەی جان ئەوانەی کە ADHD یان هەیە توانای وردبوونەوەیان نییە دایک و باوکی خۆشەویست مەچۆ 4 ملیۆن بدە بە مامۆسای تایبەت بڵێ بات کوڕەکەم تۆبم بۆ بێنێ سرم بەرزکاتەوە لە ناو خەڵکە لەبەر خاتری قسەی خەڵک بابە گیانە مناڵی تۆ ADHD وەرە یارمەتی دەڕۆحەکەم وەرە گوناحە والله گوناحە زەختی لێکی
وەرە یارمەتی دەبا فێر بێ کە چۆن شت لە بەرکە پێویستی بە یارمەتی طبعا زۆربەی مناڵ ADHD با بزانن و لە ئێستا لە ئەمریکا داتایەکەیە کاڵێ 3 بۆ 4 ئەدڵتەکانی شەر ADHD نەک تەنها و گرفتی گەورە دروستەکەن لە بواری ڕێخستنە بەرحاڵ خاڵی تر ئامادەکاری لە ڕووی جەستەیەوە ئامادەکاری عقلیمان باس کرد دەرونی ئێستا لە ڕووی جەستەیەوە تۆ تا چەندێک ئامادەی بۆ پۆلی 12 لە ڕووی جەستەیەوە شێوازی ژیانت چۆنە لایف سایلت چۆنە ئەهێڵی کە ئەو هۆرمۆنانی کە ڕژێنی سنۆبەر دەریەدا کە میلاتۆنین و ئەوانی کە گرین پەیوەندیان بە میلاتۆنینەوە هەیە بۆ گەشەی جەستە بۆ سیستەمی بەرگری بۆ تەرکیز بۆ زاکیرە بۆ یادگەکانمان بۆ تازەکردنەوەی خانەکانی جستەمان ئایا تۆ لایف ستایل ڕێکە چاوەکەم ئایا پەنجەرەکەت لەکوێتەوەیە بەحکومەوەی کە اختصاصی یەکەم ئەندازای تەلارسازیە ئەبێ بزانین چۆن دانیشێ بێ ژوورەکەت بزانین چۆن ڕێکەخی سیستەمەکەت لەکوێیان لەکوێ ئاخەوی کەنتۆرەکەت بەردەمت چۆن بێ حتا توانین سادە بێ اینجا ئەمانە تێبینی وردن ناتواناوی لە خولی قوتابی سەرکەوتوو هەموو بە تەلەبەکان ئەڵێن خاڵی دووەم ئامادەکاری لە ڕووی جەستەییەوە کەم و کوڕی لە ڤیتامینات کەم و کوڕی لە ڤیتامینات زۆر تەئسیریە چاوەکەم قوتابی خۆشەویست تۆ D3 کەم بێ گرفت دروستە بێت لە بەرگی مایلینی لە خانەکانی مێشتا و زانیاری ئاڵوگۆڕکردن خاوە بێتەوە شیرینی زۆر خۆی گرفتت بۆ دروستە بێت بۆ خانمان کچان B12 و B6 کەم بێ گرفتت بۆ دروستە بێت چاوەکەم ئەوە ئەوانی کە پسپۆری فسیۆلۆژی نەزانن مەبەستم چییە بە تایبەتی ئەوانی کە دانی لە بۆی طبیا بەس بە تایبەتی فسیۆلۆژیەکان ینی ئەزان مەبەستم چییە B12 و B6 زۆر تەئسیری هەیە بۆ خانمان ئەبێ بس ئەبێ بیخوا بێ بەردەوام ئاگای لە خۆی بێ ڤیتامین D3 ئاسنت خوێنت تا چەندێک تۆ بابەگیان ئەم تەلەبەیە D3 یەکە دووە معلومات هەتا بەیانی 4 جار بۆی دووبارەکەەوە 50 جار بۆی دووبارەکەەوە ناتوانین تەرکیز کات چونکە ڤیتامیناتی کەمە ئاڵوگۆڕی معلومات لە ناو مێشکیا خاوە وەری ناگرێ بێزاریەکەی با بڕۆ فەحسێکی بکە چاوەکەم یان هیوا هەیە کێشەی خودەی دەڕقیە تەمەڵە یان خێرایە گرفتی بۆ دروستەکە لە ژیانی ڕۆژانەیە بنیەی زعیفە ماسوولکەی لاوازە کێشەی ماسوولکەی چاوێ بێت تەمرین کە ئێمە لە SSP یا ئەو خولەی ئێمە ئەو پرۆژێمە یەکەم ڕۆژ تەمرینی ماسوولکەی چاومان پێ کردوون لە چ مەکتەبێکی ئەهلیان لە چ دەوراتێکا گرنگی بەمانەترە حیج بەس مامۆستا وەرە گەورەیکە لە تەلەڤیزیۆن لە ڕێکلام لە پەیجەکان و تاوایتر نەلانی دەرونی تەلەبەی داما و نەلانی جەستەی نەلانی عەقڵی حیج بەس وەرە باشتری مامۆستامان لە مەرزەمەکەی 20 کە ساڵی پار ئەوەندە دەرەجەی ئەی چەند کەس دەرەجەی نێن بەرحاڵ کەواتە من تەلەبەکان کە ئێمە لەو مەکتەبەم ئێستا من سەرپەرشتی دەرونی و پەروەردەیی ئەەکەم مەکتەبی لۆزان حتا لە بێ دێتە لام بزانم بچووکترین خەلەلی هەبێ پەیوەندی بە ئەو مۆزوعانەوە بێ کە ئێمە ئەیزانی فێر کراوین لە دەروزانی یەکسەر کۆمەڵی فەحسی بۆ نووسم جاری وا بۆ بە یەک فەحسی سادە کێشەکە نەفسی نییە کێشەکە پەروەردەی نییە کێشەکە جەستەییە ڕۆحەکەم ڤیتامیناتی کەمە هۆرمۆناتی یان تێک چۆیان بە تایبەتی لە حاڵەتی هەرزەکاریان زۆربەتان ێستا لە هەرزەکاری ینی کۆتا قۆناغی هەرزەکارین ئەو بە تایبەتی پۆلی 12کان کە تەمەنە بێتە 17 کۆمەڵێت گۆڕانکاری تەغیرات هەیە لە جەستی تۆە بێ ئاگاد لێ بێت چاوەکە هەر مامۆستای باش مەرج نییە هەر مەکتەب ئەوە نییە ئاگاداری خۆت بە کێشە و گرفتی هۆرمۆنەکان بە تایبەتی غودەی دەرەقی کە زۆر تەئسیری هەیە ینی تایرۆیدە گڵاندەکان یان پیتوتەری کە پیتوتەری دەریاندا بەرحاڵ ناچمەنەوە بابەتە فیسیۆلۆجیەکەی خاڵی چوارەم هەیە وەرزشەکەی یان نایان دایمە تاقت نییە دایمە خەواڵ و دایمە بێزاری دایمە جەودی ئەبێ وەرزشکەی motion creates emotion جوڵە عاتفە دروستەکە تۆ بەهێز و بەتوانای دایمان بە تاقەی یان دایمە خەواڵی خەوە پیاکەوتووە بە 4 پیاهاڵە ناسێنن بەیانیان بۆ مەکتەب بەرحاڵ ئەمە باسی ئامادەکاری لایانی جەستەییش بوو کەواتە ئێستا بەڕێزان ئەوەی کە من باسم کرد لە ڕووی ژینگەیەوە ئەوە لە مەجالێکا باسی یەکەم ڕۆشنبیرکردنی خێزان لەسەرم قۆناغە و ڕێخستنی ژووری خوێندن و نووسن و بە سادەیی شێوە کاریگەری هاوڕێ ئاگداری هاوڕەکان تا من بزان چه هاوڕەیەکەن بە خۆتان لە پۆلی 12 بە تایبەتی بزانە هاوڕەکەت ئەرێنیە نەرێنیە بەهان و پرتۆبۆڵی زۆرە یان نا ئەگەر وا بوو تکایە بڵێ من بای تۆش بای من ماڵی خۆم تۆ ماڵی خۆت هاوڕێی نوێ بگرێ هاوڕێ ئەرێنی خۆشت ئەرێنی باگەدار قوتابخانە و شێوازی مامەڵەکردنی مامۆستا و دەستەی کاریگەری ینی کاتە بە هەر یەکجا باسی کەم توخوایان باسم کردو لە ڕووی ژینگەیەوە ئەم چوارە تەئسیریان هەیە بەس ئەگەر تۆ تەواوی تەئسیرت لەسەر
مامۆستا و دەستەی کارگێڕی و پەیمانگای باش و نازانم مەکتەبی باش و ئەمانە بێ کارەساتە هیوایە ئەسڵەن پێعیبە بە ماڵەوە بڵێ با بە سەعیم هەیە کەم سەفرە بکەن یان سەعیم هەیە کەم بچنە ماڵان پێی شەرمە بێ بچە لەگەڵ یانە یان هیوایە خۆی خستۆتە ژوورێکەوە نە ئاواش نە ئاواش کاکە تەلەبەمان هەیە خەمۆکی هەیە چاوەکەم کۆمەڵێ حاڵاتی هاتۆ بەسەرە بەرزەکاری تووشی خەمۆکی کردووە تا ناوێرە بە دایکی بوو نارێ بە باوشی بڵێ کاکە گرفتی هەیە لە مەکتەبە لە داخی ئەوە لەوانەیە حەسوودە کاکە تەلەبە هەیە حەسوودە لەبەر ئەو حەسوودی ئەوەنە نەرێنی ئەوەنە حەسوودیە یعنی خۆی ئەخواتەوە ئەمە بێت چارەسەر بکرێت ئەبێ ماڵەوە ئاگدار بکرێنەوە اینجا بێت بخوێنێت ئینسان ناتوانێت بە دەرونێکی پیسەوە بخوێنێت بە دەرونێکی ناشرینەوە بخوێنێت بە دەرونێکی ڕق و کینایی و نێرێنیەوە بخوێنێت بەڕێزان کەواتە مرۆڤی بەهێز کاریگەری دروست دەکات نەک کاریگەری لەسەر بێت چۆن وەکو وتمان خۆت یەکەم خۆت ئامادەکاری عەقلیت ئامادەکاری دەرونیت ئامادەکاری جەستەییت تا چەندێک ئامادەیت مەسەڵەن ئێمە لە SSP ئەو خولێکی ئێمەمانە پرۆژەی کۆشش یەکەم جا لە ڕووی دەرونیەوە لە ڕووی عەقلیەوە لە ڕووی جەستەیەوە ئامادەیەکەین اینجا دوای ئەوە پێڵێن چۆن دەرزەکان بخوێنێت چۆن فیزیا بیرکاری کیمیا مێژوو ئەحیا بە فلاشکار بە ماین ماپین بە ئیفکتیڤ لێرنینگ بە NLP ئەمانە یارمەتیدین چۆن بخوێنێت مەبەستم یانی اینجا مامۆستا اینجا ژینگە ئەگەر ژینگە و مامۆستا کاریگەریان لەسەر تۆ کرد کەواتە بزانە ئەو کەسە ئەو منداڵە لاوازە ئەو زەعیفە ئەبێ یارمەتی بدرێت لە ڕووی دەرونیەوە خۆ بە کەمزانینی هەیە یان کێشەی قەرادانی یان کێشەی شڵەژانی هەیە یان چزانم گرفتێکی دەرونی پەروەردەیی هەیە ئەبێت تۆ ئەوەندە بەهێزبی مامۆستا معجیبی خۆت بکەی گرنگیت پێ بدە عادەتەن مامۆستا وایە دەگەر ڕێزما بۆ بەشێکیان وان بەشێکیانەکە تەلەبەکە زیندوو بێت و قسە زیرەک بێتتر گرنگ فۆکسی تەواوی لەسەرەوەیتر ئەوان تر ئێحمالەکە کەمە خراپە تۆ بەهێز بە تۆ وا بکە مامۆستا تۆ خۆت بگونجێن ئەگەر کەسێکی خۆ گونجاو بی کە لەبارە دەرونیەکە باسم کرد ئەوە توانین لەگەڵ ژینگەکە شاخۆت بگونجێنی بابەگیان تەلەبەمانەیە نە وەزعی باشە مناڵە پێشمەرگەیەکە لەو لادەیە دەرەجەی کامل لەهێنێت خەشمانە کامل واسەفات هەموو شتێکی بۆ کراوە دەرەجە نایە کەواتە مۆزوعەکە چییە؟ نە ئەمەیە لە کۆمنتا تۆ ئێستا پێم بڵێ چەند کەس ئێستا قەنەعەتی بەوە هات بالفعل 180 پرۆسەی سەرکەوتن پەیوەندی بە خۆتەوە هەیە لەیانی دەرونیت لەیانی عەقلیت لەیانی جەستەییت اینجا مامۆستا و ژینگە و مەکتەب تەسیری هەیە بەڕێزان مامۆستا باش بێ بەخوا تەسیری هەیە لە ڤیدیۆکەی پێش لە ڤیدیۆکی ترم لە پێشتر لە هەیە لە یوتیوب باسی ئەوم کردو مامۆستای باشکێ بەخوا جاری وایە لەبەر مامۆسایەک حەزت لە مەکتەبە بە پێچوانەشی ڕاستە جاری وایە مدیرەکەتان لە مەکتەب ئەوەندە باشە ینی لەبەر احترامی ئەوەنە پێت خۆشە ینی هەر هەزەکەی بچتە مەکتەب بە پێچوانەشەوە هەیە طبعا بۆیە ڕجان بە ئاگامان لە خۆمان بێ با بزانین ئێمە چین چۆنین مرۆڤ چۆنە بە بڕوای من هەموو مرۆڤێک پێویستی بە دەروونزانی هەیە بۆی بزانین مێشکی مرۆڤ چۆنی شەکە طبیعەتمان چۆنە هەست و سۆز و عاتفەمان چۆنە شتەکان بە زانستی بزانین هیوادارم ساغ و سەلامەت بن هیوادارم من ڤیدیۆ بنێرن بۆ زۆرترین هاوڕێتان و بیرتان نەچێت لە کۆمنت چاوەڕتانم بزانم چەند کەس بالفعل ئەگەر ڕخنەیەکتانە ئەیخەمە سەر و سەر چاوم پێم خۆشە من ڕێز لە ڕای ئێوە وەرەگرم ئەمانە کۆمەڵێ ڕاوبۆچوونن کە بە یەکەم پشتم بەستۆ بە سەرچاوی زانستی بە بابەتی زانستی دەروونزانی اینجا دوای ئەوە بۆ خۆتان ینی لەوانەیە بەشێکتان بزان من لەبەر خاتری ئەوە چوومەوە دەروونزانی لەسەر لە مەرحەلە دوی زانکۆی سەلاحەدین بە دەروونزانی لەبەر خاتری قسەکانم زانستی بن بە گوێرەی تیۆرە دەرونیەکە پەروەردەیەکان بن بەڕاستی ینی من جیاواز لە ئەو بەڕێزانی تر کە لە بواری کەشە پێدایم من حەزەکەم زیاتر زانستیانە لە ڕووی دەرونی و قسەکەم ئەگەر ڕخنەیەک شتێ ئەمە ڕای منە احتیمالە لەوانەیە لە پۆینتەکە تۆ لە من باشتر بی زۆر ئاساییە گرنگەوەی یەکتری قوبولکەین یەکمان خۆش بێ خوا نەخواسە سوکاتی بە یەک نەکەین بە بگەینە ئەو پۆینتی کە چی باشە چی باشە بۆ منداڵی کورد ئێبە هەمومان بەیەکەوە ئەلحەم من زۆرم پێخۆشە کۆمەڵی گەنجی جوان ئێستا دروست بۆ کۆمەڵێ کەناڵی یوتیوبیان داناوە باسەکان قساکەن قەیناکە بە هەندێک غەڵەتیشمان هەبێ کاکە قەینا بە هەندێک هەڵەتیشان هەیە لە ڕووی دەرونیەوە بەس قەینا ینی حەزیان لێیە ئەڵێ ئەزمموی من لە پۆلی 12 وابوو ئافرم دەستخۆشیان لێ یەکەم بەڕاستی ئافرم ینی ئەبێ ئێمە هەوڵ بدەین یەکتری ڕۆشنبیر بکەین ئەو هەموو تەلەڤیزیۆنەمان هەیە ئەو هەموو ڕادیۆمان هەیە ئەو هەموو مجلەیەمان هەیە گۆڤارەمان هەیە ڕۆژنامە
ئەو هەموو کتێبمانێ لەسەر سیاست ئەقیچەکە با کۆمەڵێ کەناڵ و کۆمەڵێ گەنجی جوان بێنە پێشەوە لە بواری پەروەردە و دەرونی و ئەم شتانە قسە بکەن قەی ناکە ئاسایی ینی وردە بەرەو پێشەڕۆ هەرساق و سەلامەت بن ئامانجمان ئەوەیە تۆی ئازیز ڕۆشنبیربی و بە هەڵەیانەچی و ئەزمون لەوانە وەرگری کە ئەو قۆناغیان تێپەڕاندوە هەرساق و سەلامەت بن ئینشاءڵڵا کاتێکی خۆش